لە ڕاستیە توانین بڵێن کتێب جەرگودڵی شارستانیەتە، یعنی بەڕێگەی کتێبە نەوە دوایەوە شارستانیەت پێشکەوتووە، وە کتێب هەڵگری تاقیکردنەوەکانی مرۆڤە بە درێژایی مێژوو، واتە زۆربەی پێشکەوتنەکان شارستانیەتی لەسەر بنەمای کتێب دروست بووە. من خۆم لە ناوەندێکی کتێبە پەروەردە بووم، بنەماڵەیەکی ئاینی، ڕۆشنبیری، نیشتیمانی، لەبەرەوەی زۆربەی کاتەکانمان مەشغوڵ بووین بە کتێب و ئەوانەوە، و سەرەتا کتێبەکانیش لە دەستنووسەوە دەست پێەکە. بەڕاستی دەستنووس گەوهرێکە، وەکو بڵێ گەوهرێکە تا ئێستا جۆرێک شاراوەتەوە دەرناکەوێت لای ئێمە، لەبەرەوەی لە کوردستانە ئەم شۆڕشانە دروست بوو، دیاتەکانمان چەند جار سوتاوە و شارەکان تووشی شکست بوون، لەبەرەوە زۆر دەستنووسمان لە هیچ چووە. بەڵام جوڵانەوەیەک بۆ زیندووکردنەوەی دەستنووسەکان، ئەم جوڵانەوەی کۆمەڵی خەڵک کاری تیاکە، یەکێک لەوانە کە زۆر چالاکە و تەمەند درێژی بۆ خوازم و ئیشی زۆری کردووە، کاکشی حەمعەلی قەراخیە لە کوردستانی ئەودی، و کاک نادری کەریمی هەیە، محەممەدی عەبدولی هەیە، کوڕێکی گەنجیشمان هەیە، کاک کاروان خەیات. ئەمانە هەموو خەڵکێکن بە دوای دەستنووسەوان و ئیشی زۆریشیان کردووە، و کاکشی عەلی دوا کتێبی مەکتوباتی مەولانا خالیدە یەکێکە لە کتێبە زۆر ڕاقیەکان کە ماندووبوونێکی زۆری چەشتووە پێوەی توانیوێتی کۆمەڵێکی زۆر نامەی عەرەبی و فارسی مەولانا کۆکاتەوە و بیخاتە بەردەم خوێنەرەوە، و زیاتر لەو ڕوانگەیەوە بۆ ئەوەی دەستنیشانی کەسایەتی مەولانا بکرێ، و ئەو جوهودانەی کاکشی عەلی و دکتۆر نادر و ئەوانەی کە ئێستا باسم کردن، ئەمانە ممکنە لە داهاتووە زیاتر ئەهەمیەتەکەی هەڵسەنگێنرێ، نرخەکەی هەڵسەنگێنرێ، چونکە نەوەکانی داهاتوو پێویستیان بەڕاستی بەم دەستنووسانەیە بووی لە ڕێگەی دەستنووسەکانەوە جوڵانەوەیەکی چاپکردنی کتێبەکان دروست ببێەوە. ئەو دەستنووسانەش یعنی بەڕاستی ئەو کەسانی کە لەو بوارە ئیشیان کردووە خەڵکێکی سەربازی نەناسراون، یعنی ئەو کاتانە حبر نەبووە، مەرەکەب کەم بووە، کاغەز زۆر کەم بووە، قەڵەموشت وەکوی ئێستا نەبووە، قامیشێکە بۆ بەچەقۆ هینیان کردووە تا شیویانە و ئیشەکانیان پێکردووە. تەسەور کە بڵێن ئەگەر پەڕەیەک کەم بێ، هەڵەیەکی تیابێ، ئەو پەڕێ ئەدرێنن جارێکی تر سەر لە نوێ ئەینووسنەوە. زۆر جار مەتنەکان ئەگەر قورس بوو بێت، دەقەکە، تێکستەکە، مامۆستا حاشی نووسیوەتەوە، حاشیەکە جۆرێکە لە شەرحکردن، لە تەوزیحکردن. ئەوانەی کە مەشهورن لە حاشیە مامۆستا شێخ عومەری قەراخی کە یەکێکە لە عالمە گەورەکان، و زۆر حاشیە هەیە لەسەر زۆربەی کتێبەکان. لەو ڕوانگەیەوە ئێمە ئێستا وەکو توانین بڵێ ئێمە هاتوونێتە سەر حازری، هاتوونێتە سەر زۆر حازریش، بە تایبەتی ئێستا کە ئەنتەرنێت و ئەمانایە چۆن بتەوێ بە PDF هەر کتێبێکی بێ توانی لە ماوەیەکی زۆر کەمە دەستێکەوێ. بەڵام ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان کۆن و تازە، ئەوەندەی ئەوان ماندوو بوون، ئەوەندەی ئەوان عەزیەتیان کێشاوە بە کتێب و بە ڕووناکبیری و بەهێشتنەوەی شارستانیەتی لە نێو کتێبە، ئێمە ئەوەندە خۆمان ماندوو ناکەین بەداخەوە. ئەو هەموو کتێبە جوانەمان لەبەردەستایە وەک پێویست ناتوانین سوودیان لێبینین. ئەمە کێشەیەکی تر دروستە بێ. کێشەکە ئەوەیە کە کتێبی ناو ئەنتەرنێت ئەتوانی بڵێ تەمەنێکی کورتی هەیە، زۆر جا کتێبەکە لەبەردەستان نییە، بەڵام نەوەی ئێمە زیاتر کتێبی سەر کاغەزمان بەلاوە باشترە، چکە هەر کاتێک کە بتەوێت کتێبەکە لە مەکتەبەکە تا دەریێنی و بۆچی و بێ توانی سوودی لێبینی. ئەم نەوەی ئێمە، ئەم جیلەی ئێمە و جیلی دوای ئێمەش زیاتر پابەندین بە کتێبەوە وەک کاغەز، وەک بارستە، نەک وەک کتێبی ناو ئەنتەرنێت و ئەوانە. لە ڕاستیان من ئەو بڵێن کتێبمان ئێمە زۆر کتێبمان خوێنەوە، ئەو کتێبانەی کە ئەمێننەوە لە مێشکی ئینسانە کە زیاتر
یادەوەری هەیە لەگەڵی. کتێبی سەمەرقەند یەکێکە لەو کتێبە خۆشانەی کە ئەمیل معلوف نووسەرێکی سووریە، ئێستا لە فەڕەنسایە، بە فەڕەنسیایی نووسێ، دوایی ئەکرێ بە عەرەبی. ئەم کتێبە کراوە بە کوردی، ئەحمەدی مەلا کردوێتی بە کوردی، کوردێکی باشە ئەحمەدی مەلا. ئەم کتێبە باسی چیەکە؟ باسی ئەو سەردەمەکە کە عومەری خەیام ماوە لە ژیانایە و حرەکەی ئیسماعیلیە کە حەسەن سەباح دروستی کردووە و قیادەکەیان لە قەلعەت المەوت لە ئێران ناوێکی تری هەیە، ئەلەموتی پێڵێن، بەڵام خۆی قەلعەت المەوتە. باسی ئەوە کە چۆن ئەو حرەکەیە دروست بووە و چۆن کەسایەتێکی گەورەی وەکو نظام الملک کە مەدرسەی نظامی لە بەغاد دروست کردووە، وەزیرێکی زۆر تابع بوو بە ڕووناکبیری و بە شعر و بە ئەدەب و بە کتێب و بەوانە و ڕێزی هەموو عالم وانەی گرتووە، زۆر بە خۆشی باسیەکە. بەڵام بەداخەوە بەدەست ئیسماعیلەکان کوژراوە و باسی ئەو حرەکەیەکە چۆن دروست بووە. ئەنجا باسی عومەر خەیامەکە کە لەو سەر و بەنداژیاوە و پەیوەندی چۆن بۆ بە نظام الملکەوە، پەیوەندی چۆن بۆ بە دەسەڵاتی ئەو کاتەوە، یەکێکە لە کتێبە خۆشەکان. ئەمانە ئەتوانی پێیان بڵێ ڕۆمانی مێژوویی، چۆن جورجی زەیدان کۆمەڵێک کتێبی هەیە کەسایەتیەکانەکە بە ڕۆمان و باسییانەکە. ئەم کتێبەش تقریبن هەر ئەچێتە ئەو قاڵبەوە. هەمان ئەم کەسە ئەمیل معلوف کتێبێکی تری هەیە، ئەوە یەکێکە لە کتێبە زۆر خۆشەکان، لیون ئەفریقی. ئەمە باسی کاتێکەکە کە چۆن عەرەب و مسلمانەکان ڕۆشتون بۆ ئیسپانیا و پرتوغال و ئەو منطقەیە، و موسای ئیبنی نەسیر کە تاریقی کوڕی زیاد لای ئەو بووە، یعنی هینی ئەوی کردووە، وەکو بڵێ مەولای ئەو بووە. موسا نردێتی بۆ ئیسپانیا. ئەو جوڵانەوەی لە سەرەتا چەند بەهێز بووە، بەڵام دوایی کە مسلمانەکان تەفرقیان تێ کە پێڵێن دەولەت الملوک و تەوائف، هەر منطقێ و یەکێک بۆ بە حاکم تایە، ئەمانە ئیتر شکستیان هێناوە، کە شکستیان هێناوە لە نەتیجە فەلەکان هاتوونەتەوە، توانیوانە ناوچەکە بگرن و مسلمانەکان دەرکەن. جا ئەو لە شێوەی ڕۆمانە باسیەکە و باسی کۆتاییەکە شێگا کە چۆکو تاریقی کوڕی زیاد ئەوێ گرتووە و ئەو خۆتبە مەشهوری کە هەیە، ئەڵێ أيها الناس أين المفر البحر من ورائكم والعدو أمامكم وليس لكم والله إلا الصدق والصبر. كروشتون وقلتوان وشري بهيزان كردوها. يعني أو دو كتابك أتوانا بلهم يعني لبير ناتشنوا چونکە بۆ یعنی مێژوو ئەبەستێتەوە بە ڕۆمانەوە، یا ڕۆمان ئەبەستێتەوە ڕۆمان لە ناو مێژووە، بەڕاستی زۆر خۆشە و ئەکید ئەوی سوودی لە خەڵکی وەکو جورجی زەیدان و ئەوانە بینیوە. یعنی دوو کتێبن لە کتێبە جوانەکانن کە ئەتوانی یعنی سوودیان لێ بینی. یەکیشتر لەو کتێبانەی کە من زۆر معجەبم پێی، ڕۆمانێکی کاک بەختیار عەلیە، دوا ڕۆمانێتی داگیرکردنی تاریکی. یەکێکە لەو ڕۆمانانەی کە من وا تێگەم ئەشێت هەموو کوردێ بیخوێنێتەوە و سوودی گەورەی لێ ببینێ، و ئەو تەکنیکە هونەریەی کە بەختیار لەو کتێبە بەکاری هێناوە لە ئاستی کتێبەکانی تۆڵستۆی و دستۆفسکی و عەبدوڕەحمان مونیف و هیچی لەوانە کەمتر نییە، و ئەو خەیاڵە فراوانەی کە بەختیار بەکاری هێناوە لەویە، و ئەتوانی ئەوەش بڵێ ڕۆمانێکە تابعێکی تاریخی هەیە، زیاتر باسی قۆناغێکەکە لە قۆناغی کوردستانی باکوور کە چۆن چەوسێنراونەتەوە لە سەردەمی ئیمپراتۆرێتی عوسمانیە. یەکێکە لە ڕۆمانە زۆر کاریگەریەکان کە ئەتوانی خۆشی لێ بینی و سوودیشی لێ بینی، چکە تۆ زۆر جار ڕۆمانێکە خوێنیتەوە بۆ متعا، بۆ خۆشی خۆت، وەک هەر فلیمێک کە ئەیبینی، ئەوە لایەنێکێتی. بەڵام لایەنێکی تری مەعریفی هەیە کە سوودی ڕووناکبیری دایەتێ، سوودی سیاسی دایەتێ، سوودی کۆمەڵایەتی دایەتێ،
قۆناغێکی مێژووی و بۆ دەستنیشانەکە یعنی لە هەردوو ڕۆکەوە لە ڕووی متعە و خۆشی بینینەوە لە ڕووی ناحێ ڕووناکبیری و ئەپستمۆلۆژی معریفیەوە ئەتوانی دیسانەوە سوودی لێ ببینی. من باسی گریان نا یعنی بەو تەریقەیە مەسا کتێبێک قەسیدەکە هی سالمی ساحب قڕانە لێم گەڕێن با گۆشەگیر بم دەستەوەژنۆ کەفزەنان ئەمە باسی سالمی ساحب قڕان قەسیدەیەکی 102 بەیتە شێعرە من شەرحی شێعرەکانم کردووە و بەستومەتەوە بە مێژووی ئەو سەردەمەوە باسی ئاخر شەڕەکات کە عوسمانیەکان هێزێکیان ناردووە بۆ سلێمانی بۆ لە ساڵی 1850 کە ئێتر میرنشینی بابانی سقوت پێەکە ئەو شەڕە. ئەم شەڕە لە مەڵکەنی و حاجیحانە بووە. دەوڵەتی عوسمانی هێزێکی زۆری هێناوە لە سەرای ئێستەوە دراوەتە بەرتۆب ئەو منطقەیە. شەڕەکە بە قیادەی عەزیز بەجی بابان کراوە و لە شەڕەکە خەڵکێکی زۆر شەهید بووە و باسی پاڵەوانێتی سەربازە بابانیەکانەکە کە چۆن بەرگریان لە سلێمانی کردووە کە چەند بتوانا و بە بیر و بڕوایەکی نەتەوەیی و کۆمەڵایەتیەوە توانیویانە بەرەنگاری هێزێکی زۆر گەورەتر لە خۆیان چەکدارتر لە خۆیان پرتفاقتر لە خۆیان بەرەنگاریان بوونەتەوە و ئەو شەڕە ئیتر کۆتایی میرنشینی بابان بووە کە خوێنیتەوە چۆن کەوتون لە کۆڵانەکانە و هێزەکانی ئیمپراتۆری عوسمانی و جێیشەکە چۆن بڵاو بوونەتەوە بە ناو شارە عەزێتی خەڵکیان ناوە سەربازەکان چۆن بابانەکان ئەوەی کەماوەتەوە خۆی دەرکردووە ڕای کردو چۆ بۆ دیاتەکانی قەراق ناوی هەموو دیاتەکانی قەراقی تەیە ئەو دیانەی کە ئێستا ماونەتەوە. اینجا باسی ئەوەکە کە ئەو وەزیفانەی کە هەبووە طبعاً ئەو کاتە سلێمانی بڵێن پایتەختی میرنشینەکە بووە کۆمەڵی وەزیفە هەبووە ئەو وەزیفانە هەر وەک گاڵتە پێکردن وەزیفەکانیان ناوە بە خەڵکی زۆر بێتوانا و لێ نەهاتوو کە هیچ پەیوەندیان بەو ئیشەوە نەبووە. مەسا کابرایان بەیتەرەوان بوو دایاناو بە ڕئیسی بەلەدێ وەک گاڵتەکردن بە وڵاتەکە و بە شوێنەکە. ئەوەی کە خەفەتی زیاتر تایەتێ لەو کاتە سەربازەکانی ئەحمە پاشای بابان نهاتون بەدەم شەڕەکەوە و شەڕیان نەکردووە و لە گردەکەی مامەیارە بوون لەوێ ماونەتەوە تا سلێمانی گیراوە و هیچ تەدەخولی شەڕەکان نەکردووە مەعەلم ئەوانیش سەربازی بابانەکان بوون بەڵام لەبەرەوەی کە سراع هەبووە کێشە هەبووە لە نێوان عەبدوڵڵا پاشا و ئەحمە پاشای بابانە کە هەردووکیان بران لەبەرەوەی کە کێشە هەبووە لە بینی ئەم دوانە لەسەر دەسەڵات لایەنێکی شەڕی نەکردووە ڕێگەی یاوە تا دوژمنەکان هاتوون سلێمانیان گرتووە. بەڕاستی کە خوێنیتەوە یعنی زۆر جێگای خەمە یعنی جێگای وەرگرتنی کۆمەڵێ دەرسە لە مێژوو کە ئەگەر کورد تەفرەقە بێ هەرگیز سەر ناکەوێ کە ئەگەر لە ناو خۆتا خراپبی هەرگیز سەر ناکەوی کە ئەگەر پلانن نەبێ ناتوانی شەڕ بەریتەوە یعنی کۆمەڵێ دەرسی لێوەرەگری وە ئەمە ئەم شەڕە ئەگەر سالمی ساحب قڕان نەبوایە لە مێژووە ونەبوو بەڕاستی ئەوەی کە ئەو شەڕەی نووسیوەتەوە بە شعر و بەو شعرە جوانانە تەنیا و تەنیا سالمی ساحب قڕان بووە. خۆلەوانەیە شاعری تر هەبوو بێ نووسەری تر هەبوو بێ بەڵام کەس وەکو سالم نەیتوانیوە بەو شێوەیە ئەو شەڕە تۆمار کات. ئەجا چارەنووسی عەزیز بەگ کە پاڵەوانێکی بابانەکان بۆ کە شەڕەکەی کردووە عەزیز بەگ کۆتایەکەی ئارا هەیە لەسەری ڕێی هەیە ئەڵێ ڕای کردووە و سەری خۆی هەڵگرتەوە کەس نازانێت چی لێهاتەوە ڕێی هەیە ئەڵێ نەفی کراوە بۆ حەلا ماوەیە لەوێ ماوەتەوە ڕێی هەیە ئەڵێ لە کۆتایەکە پاش ماوەیەک ئاوارە و دەربەدەر بۆ دوای چەند ساڵێ چۆتەوە بۆ ئەستەموڵ لەوێ مەعاشێکیان بۆ بڕیوەتەوە و ماوەتەوە تا مردووە. بەڕاستی زۆرن ئەو کتێبانە تۆ کە کتێبی خوێنیتەوە
مەرج نییە ستایلی ژیانی تۆ لە ئەلفەوە بۆیە بگۆڕێ، لەوانەیە بەشێک لە فکر بگۆڕێ، بەشێک لە هەڵوێستە بگۆڕێ، بەشێک لە قەناعەتەکانە بگۆڕێ. یعنی هیچ کتێبێک نییە بتوانێ 100% تۆ لە هەڵوێستێکەوە بۆ هەڵوێستێکی تر، لە قۆناغێک فکریەوە بۆ قۆناغێکی فکری تر. ئەم کتێبە بەشێک لە قەناعەتەکان تەگۆڕێ، بەشێک لە هەڵوێستە دەگۆڕێ بەرامبەر بە ژیان یا بەرامبەر بە خەڵق یا بەرامبەر هەر شتێ. ئەو کتێبانەی کە ئێستا دوو کتێب لەم ماوەیە خوێنومەتەوە، بەڕاستی دوو کتێبی گەورەن. یەکێکیان بیرەوەریەکانی موسا عنتەر. موسا عنتەر تێکۆشەرێکی کوردستانی باکوور بووە و باسی ژیانی خۆیەکە بە چ قۆناغێکی سەختا تێپەڕیوە و چۆن زمانی کوردی کۆمەڵی قۆناغی سەختی بڕیوە، چۆن لەو وڵاتە کە بڵێن وڵاتێکی ئیسلامی بووە بەناو دەوڵەتی ئیمپراتۆرەتی عوسمانی، بەڵام زمانی کوردی قەدەغە بووە، چۆن ئەو هەوڵانەی کە دراوە موسا عنتەر و ئەوانە ئەو هەوڵانیان ناوە. مع العلم تۆ ئەگەر سەیری بڵێن ئەساسی دەوڵەتی ئیسلامی ئەبێ لەسەر قورئان بێ، لەسەر شەرع و لەسەر حەدیث بێ. لە قورئانە تایەتی ومن آياته اختلاف ألسنتكم وألوانكم. يعني یەکێ لە نیشانەکانی خوا و ئاین ئەوەیە کە زمانەکان جیاوازن، کە زمان جیاواز بێ معناوی خوا خۆی ئەو ئاسانکاری بۆ تۆ کردەوە کە بە زمانی خۆ قسە بکەی، نابێت لێو قەدەغە بکرێ. ئەو کتێبە باسی ئەوەکە و من قەناعەتمەیە لەوانەیە کاک بەختیار عەلی ئەو کتێبەشی خوێن بێتەوە، چونکە کاریگەری هەڵوێست لەو دوو کتێبە نزیکە لەیەکەوە. یەکێکە لە کتێبە زۆر خۆشەکان ئەوەی موسا عنتەر، ئەویش وەک بڵێن بیرەوەری شەخسیە، بەڵام ئەچێتە بابی مێژووەوە، تۆ لە نێوانی ئەوەوە قۆناغێکی مێژوو هەڵەسەنگێنی. یەکێکی تر لەو کتێبانە کە بەڕاستی ئەویش هەر کاریگەرە، یعنی کە خوێنیتەوە هەستەکەی یعنی سوودی لێ ئەبینی و بەلاتەوە یعنی کتێبێکە ناتوانی وازی لێبێنی. ئەویش کتێبی سوودەکانی شەڕ، کتێبێکە یەکێکی مۆساد نووسیوێتەوە، مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە وەریگێڕاوە بۆ زمانی کوردی. ئەم کتێبە باسی ئەوە کە شەڕ چۆن هەندێک شوێن کاولەکە، ماڵوێرانەکە، خەڵکێکی زۆر ئەکوژرێ، خەڵکێکی زۆر برینانە بێ، اقتصادی وڵات تێگەچێ، بەڵام وڵاتێکی تر و کۆمەڵی خەڵکی تر و کۆمەڵی کۆمپانی سوودەبینن لەو شەڕە. مەسەلە بۆ نمونە باسی قۆناغی شەڕی ئێران عێراقەکات کە چۆن مۆساد توانیویانە بە ئەنواعی ڕێگە چەک بکڕن بۆ کێ، چەک بنێرن بۆ ئێران بە ئەنواعی ڕێگا. ئەم کابرایە کە خۆی ئەوەی کە بڵێن دەڵاڵی کڕینی چەکەکە بووە، ناردنی چەکەکە بووە، خۆی ئەوەڵجار لە ئێران بووە، فارسیێکی زۆر بە قوتی زانیەوە، خەڵکی ئەسفان بووە، ئیتر لێوە چۆ بۆ ئیسرائیل و لە ئیسرائیل هینیان کردووە، چۆتە قۆناغ قوتابخانەی فێربوونی تەجەسوس و ئەو شتانەوە تەعاونی کردو لەگەڵ مۆسادەوانە. بەڵام کەی خوێنیتەوە یعنی هەستەکەی چ ئێتیمامێک ئەدرێ لە ژێربەژێرەوە، تۆ ئاگەر لە خۆن نییە کە چۆن ئەم دەوڵەتانە، ئەم کۆمپانیانە، ئەم مخابراتیانە چۆن ئیشەکەن بەرامبەر بە پەرژەوەندی خۆیان، ئەوەی بەلایەنەوە مهم بێت تەنیا و تەنیا پەرژەوەندی جیرفانی خۆیان و کۆمپانیەکان و حیزبەکان و دەوڵەتەکانیانە. و ئەوەی کە دەرسێکت دەیاتێ ئەوەیە ئەو دەوڵەتانە یا ئەو دەستگا مخابراتیە هەواڵگریانە ئەو کەسیان ئەوەندە ئەوێ کە تا ئیشان بۆکە، یعنی وەکو برغۆیە گوایە لە ماشینێکە کە ئەو برغۆ لەق بوو، کە ئەو برغۆ ژەنگی هەڵێنا، ئیتر ئەو فڕێن و برغۆیشی ترە خەنە جێگەی. ئەم کابرایە هەوڵێکی فەرهادانەی زۆریاوە بۆ ئەو وڵاتەی، بەڵام لە ئەنجامە بەو شێوەیە ڕێز لێ نەگیراوە. تەنانەت ئەوەژە خوێنیتەوە کە ئەوانەی لە بواری هەواڵگریە ئیژەکەن، ینی ئەو هەستەژەکەی ئەوەش بۆ ڕوو نەبێتەوە.
ئەوانەی کە لە بواری هەواڵگریە ئیژەکانی تا هەواڵگریەکە ناوخۆیی بێ یا دەرەوە بێ ژیانی خێزانیان هەرگیز ئاسوودە نیە و هەرگیز لە مۆلەقایە و خاوەنی خێزانی خۆیان نین چە مناڵیان چ کەسیان هەموو پەراگەندە و پەرەوازە بن و ئەم لە شوێنێکەوە ئەوان لە شوێنێک و یعنی کتێبەکە کۆمەڵی سوودی تایە بەڵام بەداخەوە کاربەدەستەکان سوود نابینن لەوە کە دەوڵەتی بێگانە هیچی دۆستی هیچ میلەتێک نییە و هاوڕێیەتی دائیمی نییە ئەوەی کە هەیە و نییە پەرژەوەندی دائیمیە پەرژەوەندی ئەو دەوڵەتانەش هەندێکی لە کڕینی نەوتە هەندێکی لە فرۆشتنی چەکە دیارە ئەو وڵاتانەشی کە لە کاتی شەڕان چەکیان پێویستە ئەگەر چەکەکە نرخەکەی بە یەک بێ لە کاتی جەنگا تۆ ینی مەجبوری بە دوان بیکری بە سیان بیکری بە سێ ئەوەنە بە چوارەوەنە بە پێنجەوەنە ئەوانە هەموو ئیستیغلالی ئەوانیان کردووە و زۆربەی پایتەخت و مەتارەکان بەکارهێنراوە جاری وا هەبووە چەک کراوە لە بڵێن لە ئەمریکاوە براوە بۆ یۆغەندە لە یۆغەندەوە هاتۆتەوە بۆ قوبروس لە قوبروسەوە بە تەریقێشتر براوە بۆ ئێران بۆ تانان یعنی بەو تەریقەیە بووە یعنی ئەوەی بۆ ئەمە بۆ ئەوەی کە هەندێک قوانین و یاسای خۆیانیان هەیە ئەم یاسایە مەمنوعە تۆ لە وڵاتێکەوە مباشر بیبێ بۆ وڵاتێکی تر ئەبێ بیبێ بۆ دووسێ مەتاری تر و وڵاتی تر و ئینجا لێوە ئەنجا لەمانە لە هەمووی تۆ زەریبەی کۆمشینەی یعنی ئەوەنە کتێبەکە خۆشە کە هەستی پێەکەی بۆ دەرەکەوێ کە ئەو مەبادی و قیەمەی کە تۆی لەسەری کە تۆ لەسەری ئەڕۆی ئەو مەبادی و قیەمە ئەو کۆمپانیانە ئەو وڵاتانە ئەو حیزبانە نهائیەن احتیمامی پێنایەن بە قیەم و بەمانە بە تەنیا و تەنیا پەرژەوەندی خۆیان و ئەرقامە لای ئەوان ژمارەیە بەس ئەلیف شەفەق ڕۆمان نووسێکی تورکیە داناوە لەسەر سیرەی مەولانە جەلالەدینی ڕۆمی یەکێکە لە ڕۆمانەکە مێژوویەکان بەڕاستی ئێجگار خۆشە ڕۆمانێکە باسی جوڵانەوەی حرەکەی تەسەووفی مەولەویەت ئەکا مەولەویەت یعنی مەولانە جەلالەدینی ڕۆمی کە چۆن قازی القوزات بووە کە هاتۆتە قونیە ئەوجار لە ئەنقەرە بۆ دوایە هاتۆتە قونیە لەوێ شەمسی تەبرێزی بینی و شەمسی تەبرێزی پێوتۆ تۆ بەڵێ قازی القوزاتی بەڵام قازی القوزاتی تر دروست دەبێتەوە بەڵام تۆ شاعری شاعریەتی وەکو تۆ دروست نابێتەوە باسی ژیانەکەیەکە و چۆن بە چ قۆناغێکا ڕۆشتووە و ڕۆڵی شەمسی تەبرێزی لەسەر مەولانە چی بووە یعنی کتێبێکە کەی خوێنیتەوە بەڕاستی حەزەکەی خۆ موئەلیفی بی هەرچەندە ناتوانانی موئەلیفی بی بەڵام ئەگەر خوێنەریشی بی ئەهێنەیە جارێ دوو سێبی خوێنیتەوە.